هاوڕێیان هاتینەوە وڵاتان خوشکام برایان ببورن هەتا کۆپلەی خەتی ئینتەرنێتم کرد ئەوە لەگەڵی بەخێر بێن ئێستا هەندێک قسە و باستان لۆ دەکەین بە هەولێری برادر ئەوم زۆر جار بە هەولێری قسە دەکەم یان دەنووسم ئەڵێ کوردی نییە کوردیەکەت باشکە یان کاکە فۆنتی ئایفۆنی ئەی هاوار ملیۆن جار باسمان کرد ئایفۆن بەس ئەو ئاپانە وەردەگری کە ئیخۆیتی وچ سامسۆنگ نییە بۆیە کوردیەکەی ئەمن لێ نازانم بەڕاستی زۆری زعازەتە دەست و پلم لێ ڕادێ حتا دەست و پلم لێ ڕادێ بەخێر بێن ئاوڕیانە سەر باسی هونەری کورد هەموومان خەریک شێینە هونەری ڕەشید ئاغا سوپای داژیکە لایەکی نیشتیمانی داژی کردیە دینە و هونەری ڕەشید ئاغا و ئەوانە لای خەڵک پوتە گرنگ بەڕاستی کارە ساتە ئەو بابەتانە لە زۆر لە سوپای داژیکەر لە بێئاوی لە دۆڕانی کێشەی کورد ئەوەش پەروەردەی ئەو حزبانەیە کە وای کردیە ئەو نەوعە کەیسانە زۆر گرنگتر بیت لە دەیان کەیسی وەکو داژیکاری نیشتیمان لایەکی نیشتیمان داژیکرا لایەک وەرە بابەتە چ تا فرێدە ناومیدیە هەمووی دەبتی ئەوە جیلی پارتی و یەکێتی و حزبەکانی ترە کە فەشەلی هەر هەموو بە ئێمەش دەگەێنێ کە نەمانتوانیا ئەوە بکە ناوڕێستە مژدەیەکی خۆشتان پێ دەڵێن بەسبەر لەوە هاوڕێیان من خەڵکەکی ئۆپۆزیسیۆن و ڕخنەگر و بە ناچاریش بەرەو کاری ڕۆژنامە نووسی شاتیمە دەمەوێ ینی کاری ڕۆژنامە نووسی گەیاندنی ڕاستیە و پەیامەکەبی لە مەوەبەتەکە من دوێنێ زوو خەبەری هونەر ڕەشید ئاغایان پێی هەندێک هاوڕێ دەزانن سەرچاوەکان دەقیق نەبوو بەڕاستی لەسەر بابەتەکە بۆیە خۆم کرد بەڵام دوای ئەوە کە بە نەرمی خەبەرەکەم کرد دوو کەس تو خەبەرێک دادەڕێژی بڵاو دەکەویتر خەڵک دێ زانیاری دەداتێ دوو کەسی بەڕێز هاتن وتیان خەبەرەکە لۆ بە متەڕەدی دەکەی دەقیق وتم چۆن ینی کە دەمەکە دەیان ناسم زانیاریم دەدەنێ وتی براکەی خۆی باسی کردیا لای ئێمە بەڕوام پێ بکەن دوو کەسن یەک لە دەستگای ئەمنی وتی برای خۆی ئەترا ئەوەی کردی باسی کردیا یەکە چشکۆتی لە شوێنەی هەر نیمسە کراوە باسی کردیا زیادیان عەلیە یەکێک لەو برایانەیەکی وتی 20 ڕۆژە مەیتما وەرگرتەوە لە بۆشمانیە تازێدا بنێ من بۆیە گەرم بووم کە تاوانەکە جگەلەوەی کوشتنەکە بگوت شێوێنرایە و بوار نەدرایە و بە شەو درایتەوە بەڕاستیم بۆیە بە گەرمی هاتمە پێش دیاردەیەکی نوێیە دوای ئەوەندە برادری کات وتی سەرچاوەکە چی وت کاکە برای خۆیتی برای ئەی هاوار وتی کاکە ئەو برای لە خۆی درۆزنتر نییە هاوڕێیان بڕوا بکەم کە خەبەرەکەم لۆ دێستا زۆر دەترسم بۆیە ببورن بەڕێزان هەندێک کاس کە بە ئێمە دەڵێ ئەو گەندەڵیان ئەو کاکە بەڕاستی گەندەڵی یان سەرچاوە زۆر گرنگە ئەمان لە ئاستەک دەرچوینە هەر یەکی خەبەرەشی نادەبی زۆر ورد بین من زۆر تەدقیق دەکەم بەڵام جاری باشەیە توش دەبین دەیان خەبەری وەکو ئارتی بانک وەکو دڵشاد یوسف وەکو مەسعود عەیدەری کورە بڕۆ دوێ شۆڕش عەباس نەجات عەلی فاتم نەجاتی کاکەمین ببورە کوڕەکەی کاکەمین نەجار ناو ئاسایش یعنی دەیان خەبەر ئێمە بووین سەرچاوی هەموو میدیای کوردی یەکەم کەس لای ئێمە بوو خەڵکی زۆر سادەش پێی گوتیمە بەس لە ناو وەزعەکە بووە ئەو بوو بەرحاڵ برای خۆی زیادیان عەلیە نازەم چی هانە ئەوە لە شوێنان لە دوو شوێنیش بە من گوترایە و یەکەچەند بەرئامنی بوو دەمەکەم ئەم تەسیقمەیە لەگەڵی وتی کاکە وەڵە براکەی خۆی وایە ڕاستە لە میدیای تر پێشتر وڵاو کراوە دوای ئێستا دەنگۆیەک هەیە هاوڕێ من ئەوەش تەکید نیمە بۆیە من ئەوانەی خۆم هەموو فرێدە دەنگۆیەک هەیە بەڕێزان کە نەکوژایە مایە من بەس دەقیق نیم مایە و بنەماڵەکەی خۆی سەرچاوی ئەو بۆ براکای خۆی کە لە خۆی درۆزنترە یەکێک لە براکانی من نازانم بەداخەوە ینی من دەقیقم لەوەی کە براکەی خۆی وەی گوتی دەقیقم لەوەی ئێ هاوڕێیانم قوڕی چێ بەسەری خۆم بکەم کە برای خۆی بڵێ مەیتمان درایتەوە لەوەی سەرچاوەتر لە کوردستان هەمنەوە سەرچاوانت پێ پەیدا دەبی دوو کەس لەو لای پێت بڵێ ئەوە بی ئێستا دەنگۆیەکی بەهێز کە نەکوژایە
پاراستن بەخۆی ئەو گەمەی کرد و ئەو دووەم جاریشە جارش کەش بە ئێمەیان گوت ئەگە سیرکەم پێ 6 مانگ لەمە بەرەمە پرسیمان لە ڕێی برادەر و شتیوان وتیان ڕاست نییە ئەو جارەژە بوو بەڵام ئەوەی بە من گوتی وتی ئەو سیناریۆیە مهەیە لۆی دەکرێت ڕۆژێک لە ڕۆژە بەڵام ئەمن داوای لێبوردن دەکەم لە ئێوە بە هەموو حاڵەتێک لەگەر ئەوەی یعنی لێدوانی برای هەیە لەکە من نییە بەڕاستی بەس ئەمن دوو کەس کە دەمەکە دەیان ناسم ئەوە نین خەڵکێکی سادە بین هاتبن بە من بەڕاستی من سومعەی خۆم مێژووی خۆم مزداقەتی خۆم لە هەموو ئەوانە پێگرنگترە بەر لەوەی لەگە من بڵاو بۆ بەس کە من هاتیمە پشتی دەبی بەرپرسیارەتی بگرم زانیاری ڕاگەیاندن و داوای لێبوردنیش دەبی تێدابێ ئەمە دەبی ئەو ڕۆحیەتەمان نەبی من پێم دەکرێت بڵاو نەکەمەوە یان خەڵک ئەوە بێ بەڵام دەبی ئەو کەلتورە بهێنین ئەوەی من بزانم کە ئێستاش دەقیق نیمە 100%. برای خۆی ئەڵێ مەیتمان درای تۆش ناشیتمان بەس ئەڵێن براکەی لە خۆی درۆزنترە لە خۆی درۆزنترە نانا براکەم ئەو شتانە زۆر بووە لە گەمەی سیاسی لە هەموو دنیا هەیە کەس ئەوە نەکام زیادە بکە بڵێ گاڵتەیان پێکردن بنەماڵەکەی خۆی کاکە برای خۆی ببرێت چی لێ دەکەی چی لێ دەکەی دا لە ئەو غەڵەتانە لە هەموو میدیا دەبی بەس ئینسان دەبی جەریبی دقیق نییە بۆی ئەم بەرپرس نیم لەو لێدوانە ئی خۆم لە هەموو جێک ڕەش کردەوە هاوڕێیان داوای لێبوردنتان لێ دەکەم دەبای هێشتان ورتر بن هێشتا ورتر بین بڕوان پێ بکە 4 کەس ئەمە خەبەرێکی وا لەو کە بڵاو دەکەمەوە بڕوان پێ بکە لە چەندین لاوە دەپرسم وەختێکی زۆر دەبا یان کە بڵاو دەکەیەوە خەڵک دێتە پێش زانیاریت پێدا من بە خەفیفی بڵام کردەوە وتم دەنگوایە دوو کەس هاتنوتیە مەترسە ڕوویدایە براکەی خۆی باسی کردیا هیچ مەترسە بۆیە شەرم کە ڕەنگی تەلەفۆن و براکەش بکە پێ بڵێم شەرم لە خۆت کە جارشکە ئەو قسانە فرێدێ و گەمەوێکی ڕەنگی پاراستن بێت ڕەنگی پاراستن بە ئەوەی بە منیان گوتیە مهەیە دەکەن ئاوا جارێک لە ناوی دەبەن و کەسیش ناسە بەهەرحاڵ حاڵەتێک ڕوویدا دەبین ساو بڵێ هاوڕێیان خەبەرێکم لەسەر پاڤڵ تاڵەبانی لەو ڕۆژانە بڵاو کردەوە بە سەریعی بڵێم من دڵنیام لەسەر چاوەکەی ئەوە لەگە خێزانەکەی بۆیە هاتمەوە پشت ئەو مۆزوعی 2 ساڵ لەمەوبەر بڵاومان کردەوە کەم دەزانم سەرچاوی و خەبەرانە کەسی نزیشی پاڤڵ تاڵەبانی بووم جا بچۆ لەگە خێزانەکەی زۆر نۆرماڵە برادەریشن منداڵەکەیە هەموو کوردانی لە ئەوروپاوە 670کانی یازانین ژن و مێردی کورد ئێستا کە زیادە تۆ دەبتە برادار لەبەرەوەی کوڕێک لە مەعبەنیانەیە لەبەرەوەی بە ئەواتی دەبی بۆیە زۆر تەبیعیە شووی کردەوە دنیا خرانە بووە بە قوربان مافە هەردوو لە مافی خۆیانە ئەمن بەس لەو هەندێم بڵاو کردەوە کە بڵێم خەبەرەکەی کۆنم ڕاست بوو بە درۆزنی دەرینان پاڤڵ لە انتخاباتەش قۆڵی ناوقۆڵینە هەتا بەس بڵێ و خەبەرە درۆنیە لەعلم ئەمن دەزانم لە هەرە تۆپی ماڵی تاڵەبانی ئەو خەبەرە لە بۆ من هاتبوو وەختی خۆی کە بڵاوم کردەوە 2 ساڵی پێچ ئەو زەڕاز دەرچەوە لە گەرمیانیش خەبەرێک ژن و پیاوەک هاتنە سەخەدوتیان تۆمەتمان بوو بە دەکەی ماڵی سولا نازام چی پێ دەگوترێ ڕاست نییە و ڕوونکردنەوەیان بڵاو کردو و تۆمەتەوە دوای ساڵش دەرچوو قسەکەی مە ڕاست بوو مەرج نییە ئێستاش ئەوەی هونەری یعنی نازانم یعنی 100% دڵنیانی نەکوژرا بەڕاستی بێتان بڵێم بەس ئەمن لە سەرچاوی ئەولا زیاترمان بشوە لێەوە نییە بەرحاڵەوەی پاڤلی نەعیبە شتێکی نوێشە ژیانی سەرکردەکانیش هیچ پریڤات نییە هەموو ئەوانەی لە ئەوروپان کچی و زەواجی سیاسیەکان زەواجی پۆپولارە هونەرمەندەوەکان هەمووی دەستە ناو میدیا من بۆ خۆم بە حکمی بیرەوەری مێ لەگە مسرەکان فلیمی مسری و تەمسیلی مسری ئێستاش بە سەدان پەیچێ دێتە پێش ئەوە مێردی بەوەی کردی ئەو هونەرمەندە ئەوەی کردی ژیانە ینی کە دەبێ پۆپولار ئیتر ژیانە تیتی خۆت نامێنێ بەهەرحاڵ هەرویستم هاوڕێیان من کە گوت دەرێم ڕۆژنامە نووسم یان چالاکوانم خۆ من بۆ خۆی بەڕاستی چالاکوانم لە ئەسڵ خەر دەرچی تاریخم هەموو خەونم ئەوە بوو کۆمە ناو مێژوو مێژوو بەرحاڵ کەتمە ناو ئەنفالدا ئێستا بوویمە ئاغێری وا لە ڕۆژنامە نووسی من دژی زمانی زبرم بە هەموو ئەوانەی ئەو زمانە پارتی وێچێتی حەزیان لێ ئەو هاوڕێیان قەلەق مەبن ئێستا پێتان دەڵێم خەبەرە خۆشەکەەوە لە ماشێتیش نووسیت بەس هەندا شتەیە با بەپەلە بڵێن یعنی ئۆپۆزیسیۆن واتە مۆدیلەشی جیا ئەمە ڕەخنە لە دەسەڵات دەگرین دەبی جیاتر بین ئەگە وەکو وان بین هەمان مۆدیل وەکو مەسەڵەن کو بەس لە هەندێک شت مەدەنیتر بوو لە پارتی وێچێتی کاکە لە پێشمەرگە لە شاخ
کاکە ئەمە هەر لە دوو پێشمەرگە بوون چیە دژی باسە ئێستاش ناکرد هەرچی هات و بە هەر زمانە قسەی کرد هەڕەشەی کرد بە پێشمەرگە بڵێ مرتەدە کافرە کە دوای بڵێ ئەم کەنجی گوتیتم پێشمەرگە بکوژێ پێی دەری لە ئیسلام کە مرتەدە مرتەد هەمووتان دەزان لە ئیسلام یعنی چێ لە کاتێکدا پێشمەرگانە لەوان ئیسلامی تر ڕاستگۆتر بڕوان پێ بکە لەگە کوشتنی خوا ناسە دەڵێ من کەنجی زدی ئەو بە ئاشکرا خواناس من نەمدیتێ کفرێکی بکە بەس ڕخنەی خۆی گرتیە ڕخنەی دەگری ئەوەش کۆمەلگا وایە یان بە زبرترین زمان دێن قسە دەکەن لەسەر ئەو وەزعانە هاوڕێیان دەڵێ ئەمە ئۆپۆزیۆن بڕوان پێ بکە لە ناو ماڵی بارزانانی ئەو زانیاریە دەزەی کردیە پر بەدڵ پێیان خۆشە هەموو نوع ئۆپۆزیۆنانە ئەو نوع جوێندەرانە بن کە جوێن دەدەن تا بڵێن ئەو ئۆپۆزیۆنی مانە ئەو تیرۆریستانەی کە هەوڵی کە مەسەن خەڵکیان پێ مرتەدە ڕاب بەکاردێنن ئەوانە ئۆپۆزیۆنن ئەوە خەتەرترن لەمە بە دنیای دەرەوە برین زۆر خەتەرە ئیشی ئۆپۆزیۆن مدیرێکی جوانتر کاریگەرتە دروست بکە هاوڕێیان دوو سەرنجی کەش بڵێم برادێک بەر لەوەی بێم گوتی ئەو سەرنجە برێ لە جیاتیوی دەرێم زۆر جوانە وەختی خۆی خەبەری شۆڕش عەباسی پێگوت وتی ئەو شۆڕش عەباس کە دەستەڕاستی ئسمە دەرگوشی بوو دەڵێ سێ چار مانگە کە کەژی چستە ئیتالیا پاراستن بە شەقی ناگیانەوە وەختی خۆی بارزان قەساب هەرات بردیانەوە وتی بپرسە دڵشاد یوسف عەبدوڵڵا مدیری ئاسایشی کۆنی هەولێر دکتۆر تارق ئێستا دەڵێن مەعمەل نازانم کوارجی هەیە چی هەیە دڵشاد یوسف مەسەلەن شۆڕش عەباس ئەو پێشەش بەرپرسە باڵایی پارتی هەمویان تڕۆکردنیان لە مارێنانێ لۆ ناوێرن بێنە دەرێ لۆ ناوێرن بێنە هەندەران خۆ پارەیەکی زۆر باشیان هەیە دەیان بەرپرس سۆر دەزانیان دەکوژێنیان تڕۆکراینە خۆ منەو نانگو عەبدوڵڵا دکتۆر تارەقوانە مدیری ئاسایش بوونە حوسێن نامق پاراستن بووە هێرشەڕەش بارزان قەساب شۆڕش عەباس یعنی پێدا بڕۆی زۆر هەمووانە بەرپرسی ئەمنی بن لۆ ناوێرن بێنە دەرێ کاکە لە بەر چالاکوانەکە نایەنە ئەسکەندە نافیاوەندێک خۆز خوددایا وڵات بکێ لۆ ناچن یعنی جێ پرسیارە فعلەن پرسیارەشی جوانە لە زیاتوی ئەو برادەرەی پرسیارەکەی ئەوەیە هاوڕێیان خەبەرە خۆشەکە ئەوەیە هەمومان ئەزانن پارتی وێچێتی ینی 32 ساڵە هەموو خیانەتێک دەکەن هەموو تاوانێک دەکەن لە پێناوی ئەوەی بە ملیارها دۆلاری ئەو خەڵکیان دزیە بۆ خۆتان دەزانن و ئێستا هەزار ڕخنەیان لێ بگرا هەزار جوێندەرەکان جوێنیان بەدایک خوشی بدەن بەقەت ئەوە نییە کە پارەکانیان لێ ببرترێ بەڕێزان ئەو خەبەرەی لای من هەیە کە دەقیقم لی بخۆم لە ناویدا دەژم بمبورن کە ناتوانم وردەکاری باس بکەم